ئازیزان لەم بەشەی پرۆگرامەکەمانە باز لە بەکارهێنانی ئینتەرنێتەکەین لەبەروی ئەمڕۆ 11 ڕۆژی جیهانی سەلامەت بەکارهێنانی ئینتەرنێتە ئەزانین ئێستا ڕۆژگارێک تێکەوتوین بەکارهێنانی ئینتەرنێت بە تەنها لە لای گەورەکان ڕەنگدانەوەی نییە بەڵکو لە لای منداڵەکانیش ئێستا بەکارهێنانی ئینتەرنێت بە شێوازێکی زۆر باش بوونی هەیە بۆیە ئەمڕۆ لەم بەشە باز لەواکەین بابزانین ئێمە وەکو گەورەکان چۆن و بە چ شێوازێک بۆ لایەنە باشەکە ئینتەرنێت بەکاربێنین ئەم بابەتە ڕەنگدانەوەی هەبێت لە لای مناڵەکانیشمان چۆن مناڵەکانمان پارێزین لەو هێرشە ئەلیکترۆنیانەی کە لە ڕێگەی تەکنەلۆژیا و ئینتەرنێتەوە ڕوبەڕوویانە بێتەوە لە عێراق و ناوچەکە بە شێوازێکی گشتی ئەم بابەتە یاخود جۆرەکانی تونند و تیژی لە ڕێگەی بەکارهێنانی ئینتەرنێت و تەکنەلۆژیاوە لە چه ئاستێکدایە بۆ ئەوی کە بە چڕوپڕی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین ئێستا زۆر بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز عەدنان ئەمین قاردرمان کردو کە بەڕێزیان ڕاوێژکاری باڵای یاسایی و داکۆکیکردنن لە ڕێکخراوی سیت. عەدنان سڵاو لەبێ زۆر بەخێر سەرچاو ئەمڕۆکە ڕۆژی جیهانی سەلامەت بەکارهێنانی ئینتەرنێتە پامی تۆ لەم ڕۆژەیە چی و بۆچی بیر لەوە کراوەتەوە ڕۆژێک تەرخان کرێت لە بابەتە؟ بەڵێ سەبارەت بە ڕۆژەکە ڕۆژی جیهانی ئینتەرنێتێکی باشتر و پارێزراوتر لە جیهانە لە ساڵی 2004ەوە تەبان دەستی پێ کردووە کە لە زیاد لە 100 وڵات ئەم ڕۆژەیان دیاری کردووە لە ژێر ناونیشانی بەرەو ئینتەرنێتێکی باشتریان خود پێکەوە بەرەو ئینتەرنێتێکی باشتر. مەبەستی سەرەکی لە دیاریکردنی ئەم ڕۆژە ئەوەیە کە ئەو داوایە بکەن کە پێویستە هەموو لایەک بە هەماهەنگی کە مەبەستم هەموو لایەک مەبەستم هەموو لایەنەکانی حکوومەت و هەروەها کۆمەڵگە لە ناویشیانە خێزان و ئەو کەسانەی کە پەروەردەکارن لەگەڵ کۆمپانیاکان و هەروەها ڕێکخراوەکان پێکەوە کار بکەن بۆ ئەوەی ئەو خراپیانەی یاخود ئەو مەترسیانەی کە لە ئینتەرنێتەوە دروستە بێ لەسەر بەتایبەتی لەسەر منداڵان کەم بکرێتەوە یاخود لە قۆناغێکدا نەهێڵرێ. بۆیە داواکاری سەرەکی ئەوەیە کە لەم ڕۆژە ئێمە ڕەنگدانەوە بکەین ئەمە وەکو هەر تاکێک ڕەنگدانەوە بکەین کە چۆن ئینتەرنێت بەکارهێنین چۆن ئەتوانین ئینتەرنێت بە باشتر بەکاربهێنین مناڵان چۆن پارێزراوە بن بەتایبەتی کە باسی مناڵانەکەین مەبەستمانەوە کەسانەیە کە تەمەنیان 18 ساڵ کەمترە بێگومان لەوانەیە منداڵ و هەروەها گەنجانی شەگرێتەوە کە بەشێکی زۆرن لە کۆمەڵگەی عێراقیە. لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەم ڕۆژە وەکو وتم یادەکرێتەوە لە ڕێگەی چەندین کار و چالاکیەوە لەگەڵ ئەو لایەنانەی کە ئاماژەم پێکرد بۆ ئەوەی پێکەوە ڕوبەڕووی ئەم مەترسیانە ببینەوە و هەروەها وە بەرهێنان بکەین لە وەڵامدانەوە بۆ ئەم کێشانە. ئەم کام پرساوانە گرنگە لە وڵاتانی دەرەوە کار و چالاکی جۆرا و جۆرەکرێت لە لای خۆمان هیچ شوێنەکەیە کە کار و چالاکی بک بۆ ئەوەی کە باشتر ئێمە تەکنەلۆژیا و ئینتەرنێت بەکاربێنین. پێم وایە لەوانەیە عێراق و هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە زۆر جار سەیری ئەو سیستەمە یاسایی ئەەکەین یاخود ئەو شتەی کە ئەو دام و دەستگایانەی کە بوونیان هەیە. بێگومان هەندێک یاسا لە عێراقا هەن و لە هەرێمی کوردستانیش و هەندێک دام و دەستگا هەن کە خزمەتگوزاری پێشکەشەکەن بە منداڵان بەڵام لەبەرەوەی لایەنی تەکنەلۆژیا بابەتێکە کە زۆر بە خێرایی پەرەیسەندووە کە ئێستا مەسلەی ژیری دەستکردی شاتۆتە ناوە کە مەترسیەکانی زیاتر کردووە ئەمانە وای کردووە کە تۆ نەتوانی بە هەمان وەڵامدانەوە هەمان ئەو یاسایە کۆنانەی کە هەتە و بە هەمان ئەو بیر و بۆچوونانەی کە هەتە و بتانی وەڵامدانەوەت هەبێ بۆ ئەم کێشانە. بۆیە ئێمە وەکو دەستگای سیت کە ڕێکخراوێکی لەم بوارە ئیشەکەین پرۆژەیەکیشمان لەو بوارە هەیە کە لە ئێستاوە دەستی پێکردووە کە کارکردنە بۆ بەهێزکردنی ئەو لایەنانەی کە وەڵامدانەوەیانە بێ بۆ ئەو جۆرە کێشانە کە مناڵان تووشە بن و هەروەها بنیاتنانی توانەکانی لایەنەکانی حکوومەتە. زۆر باشە ئەمە باس لە ڕێگریکردن و قەدەغەکردنی بەکارهێنانی ئینتەرنێت بکەین کە ئەمە لە زۆر وڵاتە باس لەوە کرا بووکە ڕێگری ئەکرێت و قەدەغە ئەکرێت لەوەی کە ئینتەرنێت بەکاربهێنێت یاخود هەندێک لە ئەپەکان هەیە لەوەی کە بەکاربێنێت بەڵام بەتەواوەتی نەکرا ئەمە کۆنتڕۆڵ نەکرات. ئەتوانم لە نێو خێزانەکانی شەهر بە هەمان شێوە هەیە ئەتوانم بڵێم مناڵەکەم بە هیچ جۆرێک تەکنەلۆژیا بەکاربهێنێت بە هیچ جۆرێک ئینتەرنێت بەکاربێنێت بەڵام ئەتوانم بڵم ئەگەر ڕاستگۆ بین لەگەڵ خۆشمانە ناتوانین ئەوە بکەین بەڵام تا چۆن ئەتوانین ئێمە با مناڵەکەم ئینتەرنێتیش بەکار بهێنێت بە ئەو ئەپلیکیشنانەی کە هەشە بەکاری بهێنێت بەڵام بۆ شێوازی کە سوودی پێ بگەێنێت نەوەک ڕنگدانەوەی هەبێت لەسەر کەسایەتی هەندێک بابەتی ئۆنلاینە بە تایبەتی ئەو گەیمینگانە ئەو یاریانی کە ئێستا هەیە بە شێوەیەکی ئۆنلاین ئەکرێت چۆن بتوانین ئەگەر ئەو یاریانە بشیکات یاریێک بێت کە بۆ هزری بێت باش بێت و سوودی لێ ببینێت. دەستەکانت خۆش بێ پرسیارێکی زۆر ڕاست و دروستە. ئێمە کاتێک بیر لە
بیر لە سنووردارکردنی هەر مافێککەینەوە یان هەر بابەتێککەینەوە پێویستە سەرەتا وەکو پرەنسیب بڕوامان بەچی هەیە ئێمە ئەگەر سەیری گەنجان بکەین و منداڵان بە شێوەیەکی گشتی ئەو مافانەمان هەیە کە یاساکان دابینیان کردووە و عێراقیش وەکو دەوڵەتێک لە چوارچێوەی یاسانە دەوڵەتەکانە پابەندی نێودەوڵەتی هەیە لە یاسای لە پەیماننامەی مافەکانی منداڵ ئەم مافانە هەندێک زۆربەی زۆریان مافانە لە چوارچێوەی ژیانی ڕاستیە و ئەگوازرێنەوە بە چوارچێوەی ئۆنلاینیش بۆ نمونە تۆ چۆن بتوانیت ئەوەی کە حەزت لێتی بتانی ئەو بیر و بۆچوونە دەربڕی ئەگەر هیچ ڕێگەیەک نەبێ لە بەشێوەی ئۆنلاین قسەی تیا بکەی مافێکی تر ئەوەیە کە منداڵ بۆ گەشەکردنی پێویستی بە یاریکردن هەیە بۆیە تۆ ناتوانانی ئەوە دا ببڕی ئەوە سنووردار بکەی بڵێ مادام هەندێک خراپی هەیە پێویستە ئەمە هەموو یاریەکان دابخەین یان هەموو سوۆشیال میدیا دابخەین بەڵکو پێویستە تۆ زۆر بە وردی لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەم شێوازە وڵاتانی ترکارەکەن سەیری هۆکارەکانی ئەم مەترسیە بکەن بۆچی منداڵان بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان 18 ساڵ کەمترە ڕوبەڕووی ئەو مەترسیانە ئەبنەوە کە مەترسی بەدقۆستنەوەی سێکسیە مەترسی دەستکاریکردنی وێنەیە لە ڕێگەی ژیری دەستکردەوە بێت یاخود بۆچی ئەم شتانە ڕۆدن بۆچی هەراسانکردن ڕۆدن بۆچی لەوانەیە تارگێت یاخود ئەم تاوانانە ڕوبەڕووی ڕەگەزێکی دیاریکراو لە ناو منداڵانە بێتەوە بە تایبەتی کچان پێویستە چونکە ئەگەر نتوانی ڕیشەی کێشەکان دیاری بکەی ناتوانانی وەڵامدانەوەتە بێ کەواتە وەکو پرەنسیب پێویستە هەمومان لەسەر ئەوە کۆک بین کە منداڵان هەموو ئەو مافانەی لە ئیتفاقەکان و لە یاسانە دەوڵەتەکانە هاتووە و هەروها لە یاسانەی خۆیەکانیشە لە ناویانە دەستوری عێراق پێویستە ئەو مافانە وەکو پرەنسیب هەبێ لە ناو ئەمانە هەندێک سنووردارکردن هەبێ کە پێویستی بە هەماهەنگی هەموو لایەکە وەکوتم ئەتوانین زیاتر گفتوگۆ بکەین لەسەرەوەی کە چۆن بتوانین لەگەڵ دایکان و باوکان کار بکەین چ شتێک دایکان و باوکان ئەتوانین یاخود کۆمپانیەکان یاخود ڕێکخراوەکان زۆر باشە کاک عەدنان باسێک لەوە بکەین با بزانین لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوازێکی گشتی باوترین و دیارترین ئەو توندوتیژیانی کە لە ڕێگای تەکنۆلۆژیا و ئینتەرنێتەوە دەرحەق بە تاک ئەکرێت کامانن خۆی لە چیا ئەبینێتەوە بۆ ئەوەی کە هەروە ئێمە هەوڵێکیش بێ ئەم پرۆگرامە هەوڵێک بێت بۆ هۆشیارکردنەوەی تەواوی کۆمەلگا بتوانین کە چۆن و بە چ شێوازێک ئینتەرنێت و تەکنۆلۆژیا بەکاربین بۆی بە دووربین لەو توندوتیژیانی کە ئەنجامەدرێت لە ڕاستیە زۆربەی زۆری و تاوانانەی کە لە جیهانی دەرەوە ڕۆدا ئێستا لە ڕێگەی ئینتەرنێتەوە ڕۆدات ینی بۆ نمونە ئەگەر باسی سوۆشیال میدیا بکەین ئەگەر باسی مۆبایل بکەین ئەگەر باسی پلاتفۆرمەکانی تر بکەین ئەگەر باسی گەیمەکانیش بکەین کە کەسێکە چێتەنە ئەو گەیمانەوە کە ڤێرچوال ڕیاڵیتیە یاخود پلاتفۆرمەکانی تر زۆربەی زۆریم تاوانانە بە شێوازی جیاواز لە فۆرمێکی نوێ لەم پلاتفۆرمە ئۆنلاینانە ئەنجامەدرێ بۆیە ئەگەر سەیری داتاکان بکەین لەبەرەوەی ئێمە وتمان یاسای پاراستنی منداڵمان نیە نەم لە عێراق نە هەرێمی کوردستان و یاسایەکی دیاریکراومان نییە ئەم جۆرە تاوانانە بەڵێ ئێمە هەندێک یاسامان هەیە کە لەوانەیە بە شێوەیەکی عام بە شێوەیەکی گشتی مەسەلەی دەستدرێژیکردنە سەر منداڵ بەکارهێنانی منداڵ بۆ کارێکی سێکسی یان بەرهەمهێنانێکی بەرهەمێکی سێکسی ئەم بابەتانە کە دژی بنەماکانی کۆمەلگا و ئاداب و ئەخلاقی عامن ئەوانەمان هەیە بەڵام یاسایەکی دیاریکراومان نییە کە مناڵ پارێزێت یاسایەکی دیاریکراومان نییە کە ئەم جۆرە تاوانانە بە دیاریکراوی بڵێ ئەمە تاوانە بەم شێوازە باشمەرجە هەر یاسا بۆ منە ئەم بابەتە ڕێک خاتەوە یاخود نەخێر گرنگە ئەو کەسەی کە ئەم تەکنۆلۆژیا و ئینتەرنێتە بەکارێنێ هۆشیاریکی لە ڕادە بەدەری هەبێت ئەو کاتە ڕەنگە تاوانەکانیش کەم بە دڵنیاییەوە ئێمە بەردەوام کاتێک کە باسی وەڵامدانەوە بۆ هەر کێشەیەکەکەین پێویستە بیر لە چەند لایەنێک بکەینەوە چونکە پێوترە وەڵامدانەوەی گشتگیر تۆ ناتوانانی تەنها لە ڕووی یاسایەک دەربکەی کردارێک بە تاوان دابنێت و عقوبەی بۆ دابنێ نەخێر بەم شێوازە بابەتەکە چارەسەر نابێ بەڵکو پێویستە تۆ بیر بکەیتەوە لە یەکەم لایەنی ڕێگریکردن چی ئەتوانیت بۆ ئەوەی لە کۆمەلگایەکە ڕێگری لە جۆرێک لە تاوان بکەی هەروەکو هەر تاوانێکی تر دووهەم لایەنی لێپرسینەوە ئەو کەسێک کە تاوانەکە ئەنجامەدات ئەگەر گەنج بێت ئەگەر منداڵ بێت یاخود تەمەنی گەورە بێت چی ئەتوانی بۆ ئەوەی ئەم کەسە وا لێ بکەی دووبارە وەکو تاکێک گۆڕانکاری تیا بکەی وەکو تاکێک بگەڕێتەوە ناو کۆمەلگا هەمان تاوان ئەنجام نەداتەوە پێویستە کار لەسەر خزمەتگوزاریە سەرەتایەکان بکەین لەبەرەوەی تۆ منداڵێک کاتێک ئەگەر منداڵێک بێت یان هەر کەسێکی تر تووچی توندوتیژی ئۆنلاینە بێ لەوانەیەک ئەسڵەن
ئەو ڕێگەی نەبێ سەرەتا لەگەڵ دایک و باوکو یان لەگەڵ پەروەردەکارەکانی قسە بکە لەبەرەوەی لەوانەیە پەڵی کۆمەڵایەتی هەبێ لەوانەیە لایەنە کۆمەڵایەتەکان ڕێگە نەدەن لەوانەیە بترسێ لەبەرەوە هەندێک حاڵەت تووشە بێ لەوانەیە ژیانی بخاتە مەترسیەوە بۆیە ئێمە لەو مەرحەلەیە هێشتا نەگەیشتوین بەوەی کە ئەم خزمەتگوزاریانە لەکوێ هەن ئایا ئەگەر کەسێک توش بوو پەیوەندی بکە بە کێوە چەندین دام و دەستگا هەن لە هەرێمی کوردستان و عێراق کە لەوانەیە منداڵ ناچابێت پەیوەندی بکاتە لایەنی جیاوازەوە یاخود بچێتە شوێنێک کە نەتوانێت چونکە وەڵامدانەوە بۆم جۆرە کێشانە پێویستە وەڵامدانەوەی بێت لەسەر بنەمای ئەوەی کە هەموو ئەو خزمەتگوزاریان پێشکەشەکەن منداڵەکە بکە بە سەنتەری کارکردن سەیری لایەنی سایکۆلۆجی لایەنی نەفسی لایەنی عاتفی منداڵەکە بکە بۆی بتوانێت وەڵامدانەوەیکی هەبێت کە نەژیانی بخاتە مەترسیە و نەکاریگەری دووبارە بە قوربانیکردن لەسەری دروست بێ ئەمە یەک خاڵ لەسەر داتاکان قسە بکەم لەبەرەوەی ئەو پرسیارەم وەڵام نەدایەوە بە تەواوەتی داتاکان لەسەر ئاستی جیهانی بە پێ و داتانێک ئێستا لە بەردەستان لە هەر چرکەیەکە منداڵێک تووشی بەدخواستنەوەی سێکسیە بێت لە هەر چرکەیەکە و بە پێی ئینتەرنێت واچ فاوندیشن ساڵی 2024 خراپترین ساڵ بووە بۆ ئەو جۆرە تاوانە ئۆنلاینانەی کە ڕسمی تیا بەکارێنراوە دەستکاری ڕسمی مناڵ کراوە بۆ ئەوەی بۆ بە شێوازی ڕوود نیشانی بدەن یاخود حاڵەتانی لە عێراقا لەبەرەوەی ئێمە دام و دەستگایەکمان نییە بە دیاریکراوی کار لەسەرم کەیسانە بکات یاخود خزمەتگوزاریان پێشکەشکە بۆیە دادراکان بوونیان نییە بەڵام ئەو پلاتفۆرمانەی کە لە عێراق ئیشەکەن بۆ منە مێتا بە پێی یاسای ئەمریکی واجبە لەسەریان هەموو ئەو تاوانانە لە عێراقەوە ریپۆرت دەکرێت بینێرن بۆ دەستگایەک پێوترێت سنتەری منداڵانی ونبوو و هەروە ئەو منداڵانەی تووشی ئیستیغلالە بن بەپێی ئەو داتایانە لەلای ئەوانە لە ساڵی 2023 نزیکی 746,000 زیاتر حاڵەتی بەدخواستنەوەی سێکسی لە عێراقەوە ریپۆرت کراوە یان دیاری کراوە 746,000 بەس لە ساڵی 2011 ئەمەش وا ئەکات عێراق لە سەتا چواری کۆی هەموو وڵاتانی جیهان 2023 بەڵێ کە ئەمەش بەڕاستی حاڵەتێکی زۆر مەترسیدارە کە پێویستە لەسەر هەموو لایەنەکان پێکەوە لە ئێستاوە پلان دابنین کە چۆن وەڵامدانەوەیکی گشتگیرمان هەبێت تاسێک پلانێک دانەدرا بۆ ڕوبەڕبوونی ئەو بابەتە پێم وایە پێویستە ئەگەر سەیری عێراق بکەین و سەیری هەرێمی کوردستان بکەین پێویستە سەیری ئەو مواردانەش بکەین ئەو سەرچاوانە بکەین کە لە بەردەستان تۆ ئەگەر لە ڕووی یاساییەوە سیرکەین لەوانەیە پەرلەمانی کوردستان بۆ ماوەیەکی دوورودرێژ پەکی کەوت بێت لە عێراق خۆتەزانی ئێستا مەسەلەی یاسای باری کەسێتی و تازە ئێمە ئەگەڕێینەوە بۆ ئەو شتانەی کە لە ساڵی پەنجاکان مناقەشەمان کردووە کە بە زۆر بەشودانی کچوو ئەم بابەتانە بۆیە بەداخەوە تا ئێستا نەکراوە بەڵام پێم وایە درەنگ بڕیار بدەی لەوەی کە ینی ئێستا بڕیار بدەی لەوە باشترە هەر بڕیار نەدەی بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە ڕنگدانەوەیەک لەسەر وەکو هەموو تاکێک لەسەرەوەی کە چی بکەین چۆن ڕێز لە بەرامبەر بگرین چەند کات تەرخان بکەین بۆ پلاتفۆرمەکان کە لە ناویشیانە ئەرکی دایک و باوک زیاد دەکات باشەگە لە کۆتایی ڕێنماییەکت هەبێت بۆ دایک و باوکان بۆی کە ئاگادار بن زیاتر لەوەی کە مناڵەکانیان چۆن ئینتەرنێت بەکاربهێنن و لەگەڵ ئەوەشدا لەبەرەوەی کە ڕۆژێک هەیە دانراوە لە جیهانە کە ڕۆژی سەلامەتی بەکارهێنانی ئینتەرنێتە تا چۆن نەکرێت لەوەی کە هەماهەنگێک کە بێت ئێمە هەمیشاڵێ منداڵەکان لە دوای خێزانەوە ئەژنە ناوەندەکانی خوێندن و لە پەروەردە هەماهەنگێک هەبێت لە نێوان ڕێکخراوەکانە بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی و ڕێکخراوەکەی بەڕێستان کە کار لەسەر ئەمە ئەکات بە تایبەتی بۆی کە کەمێک هۆشیاری زیاتر هەبێت سەرتا بۆ منداڵەکان بۆی کە ڕوبەڕووی ئەم تونند و تیژە نەبنەوە کە لە ڕێگەی ئۆنلاینەکانەوە تووشی ئەبن و لە دواییشدا بۆ دایک و باوکەکان بۆی کە زیاتر ئاگاداری مناڵەکانیان بن لەگەڵ ئەم سەردەمەیان بزانن کە چ گۆڕانکاریەک ڕووی داوە. لە یەکێک لە بەرنمەکانە کەسێک باسی ئەوە کات کە نمونەیەکی زۆر جوانەیەت کە زۆر جار ئێمە جاران کە خوێندکارە چوو بۆ قوتابخانە پێمانەوت لە ڕێگە بۆ منە لەگەڵ کەس قسە نەکەی ئەگەر پرسیارێکیان لێ کردی بەم شێوازە وەڵام دەیتەوە بەڵام ئەم شێوازە ئێستا گۆڕاوە تۆ لە ناو ماڵەکەی خۆتە لە ڕێگەی ئامێرێکی ئایپادە یاخود مۆبایلە یاخود گەیمە ئەم منداڵە لەگەڵ کەسێکە نازانی لەگەڵ کیا پەیوەندی هەیە نازانی چۆن قساکە چی زمانێک بەکارێنێ بۆیە ئەگەر سەیری ڕێکخراوی سیت کە ئێمە کار لەسەر هەموو لایەنەکانەکەین بەڵام بە دیاریکراوی ئەگەر لەسەر دایکان و باوکان قسە بکەین پێویستە دایکان و باوکان گرنگترین شت ئەوەیە کە کات تەرخان بکەن بۆ ئەوەی کە منداڵان چەند پلاتفۆرمە ئۆنلاینەکان بەکارهێنن پێویستە چاودێری بکەن لەگەڵ کیا بۆ نمونە قساکەن
ئایا لەگەڵ هیچ کەسێکی پێگەیشتووە یان خودە و کەسانەی کە گەورن لەبەرەوە کەسانەی کە گەورن سەرەتا شێوازێک بەکارێنن بۆ ئیستقلالکردنی منداڵان و هەروەها پێویستە ئەم دایک و باوکانە لەگەڵ ئەو ئامرازانەی لە ناو تەکنەلۆجیاکانە هەن خۆیان زیاتر شارەزا بکەن بۆ بتوانن هەندێک سنووردارکردن دابنێن لەسەر سەبارەت بۆی کە لە ناوەندەکانی خوێندنە ئەمانە بکرێت بە ڕێنمایەک بۆ مناڵان بۆی کە بتوانن لەبەری ئەزان کە دەبێت مناڵێتەوە لە دوای خوێندنەکەیەوە ڕاستەوخۆ دەست ئەکا بە یاریکردن و ئەو گەیمانەی کە هەیە بە تایبەتی ئۆنلاینەکان بەدڵنیاییەوە ئەمە ناوەندەکانی خوێندن هەوڵ دەدەین لە ڕێگەی ئەو پرۆگرامەی کە هەمانە کار لەگەڵ ئەوانیشا بکەین بۆ نمونە ئەگەر لە ڕێگەی برۆشۆر و بڵاوکراوە بێ و هەروەها ئێمە ئەمەوێ وەکو کۆتاشت باسی ڕۆڵی میدیا بکەم بەڕاستی و دەستخۆشی لە جەنابیشتان بکەم لەبەرەوەی ڕۆڵی میدیا کەمتر نییە لەو ڕۆڵی لایەنەکانی تر لە حکوومەت و ڕێکخراوەکان و کۆمپانیەکانی بواری تەکنەلۆجیا ئەیگەڕن لە هۆشیارکردنەوەی خەڵک لە یارمەتیدان لە بڵاوکردنەوەی ئەو نامانەی تایبەتن بەم ڕۆژانە هیوادارم ئەمە تەنها ڕۆژێک نەبێ بەڵکو بتوانین زیاتر گفتوگۆ بکەین لەسەر ئەم جۆرە تاوانانە بتوانین زیاتر ڕێنمایی بدەن بە دایکان و باوکان و کەسانی کە ئەرکی پەروەردەکردنیانەیە بتوانین زیاتر بە پرسیارانە ئەو کۆمپانیانەی کە ئینتەرنێت دابینەکەن یاخود پلتفۆرمی ئۆنلاینیانەیە پابند بن بەو ڕێنمایی و سیاسەتانەی کە لەسەر ئاستی نەدۆڵتی بۆ پاراستنی منداڵەندایان دێن. زۆر باشە هەمیشاڵێن لەوەی کە خۆش بەڕێزیشت ئاماژت پێکرد کە میدیا کاریگەریەکی زۆری هەیە و ڕۆڵی گرنگی هەیە چی سەبارەت بۆ میدیانەی کە خۆیان دەستیان هەیە لەوەی کە ئێستا بە تایبەتی ئینتەرنێت بە شێوازێکی خراپچێتە نێو ماڵەکانەوە کە خۆیان کاریگەرن لەسەر ئەوە بەدڵنیاییەوە ئێمە تەنانەت بۆ لە بواری کەیسەکانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی خێزانی و تونوتیژی دژی ژنانیش ئەو کێشەیەمان زۆر جار تووشە بێ کاتێک کە منداڵێک تووشی حاڵەتێکی واخود یاخود ژنێک تووشی حاڵەتێکی واوێ شێوازی پەخشکردن یاخود شێوازی گواستنەوەی ئەو کێشانە پێویستە یەکەم یاسایانە بێ دووهەم ئاکاریانە بێ ئاکاری پیشەکەی خۆی هەموو میدیاکارێک ئاکاری پیشەکەی خۆی پێویستە لە پێش هەموو شتێک دابنێ و ئێمە وەکو ڕێکخراوی لەو بوارەشە کارمان کرد لەگەڵ چەند دام و دەستگایەکی میدیایی کە چۆن ئەو کەیسانە ڕووماڵ بکەن و ئێستاش بە دیاریکراوی بۆ ئەم جۆرە کەیسانە پێویستمان زیاتر هەیە چونکە منداڵان گروپێکی زۆر للاوازن ئەگەر بێت و کێشەکانیان بەبێ ئەوەی چارەسەر بکرێ و بەو ڕێگەیانەی کە دیاری کراون بڕوە لەوانەیە ژیانی منداڵەکە بکەوێتە مەترسیەوە لەلایەن کە سوکاریەوە بەهۆی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە لەلایەن چونکە ئێمە لە کۆمەلگایەکان بمانێ و نەمانێت لەوانەیە قبولی ئەو جۆرە تونوتیژیانە نەکەن بەڵام کە ڕوویدا کار لە کارە ترازێت. باشە کاک عەدنان هەمیشە لە کوردەواریە پندێکەی ئەڵێن گەورە ئاوەڕژە و بچووک پێی تێخات چەندە گرنگە سەرەتا ئێمە خۆمان گەورەکان بتوانین بە شێوازێکی زۆر باش بۆ لایەنە باشەکە تەکنەلۆژیا و ئینتەرنێت بەکاربێنین ئەو کاتە بتوانین کۆنتترۆلی مناڵەکانمانی پێ بکەین. بەدڵنیاییەوە ئێمە زۆر جار خەڵکی لە ناو خێزانی خۆشیە لەوانەیە گوێ لەو شتە بوو بێت کە کەسەکە ئەڵێ مەشغوڵی کە مناڵەکە ئایپادێکی بدەری یاخود مۆبایلێکی بدەری یاخود خۆی لە زیاتر لە مناڵەکە چونکە ناکرێت تۆ پەروەردەی مناڵێک بکەی من نامەوێ وەکو کەسێکی پسپۆر لە بواری پەروەردەکردن قسە بکەم بەڵام ناکرێ بۆ نمونە تۆ بتەوێ منداڵێک لە کاتێکی دیاریکراو لەسەر ئۆنلاین بێ یاخود پلتفۆرمێکی ئۆنلاینە لێپرسینەوەی لێ بکرێ لە هەمان کاتە تۆ بەردەوام خۆت مۆبایلەکەت بەدەستەوە بۆیە تۆ ئێمە وەکو گەورەکان وەکو وانەیە کە تێگەیشتوین لەم بوارە ئەگەر هۆشیاریمان زیاتر بێ پێویستە نمونەیەکی باڵا نیشان بدەین لە ناو خێزانمانە لە ناو کۆمەلگاکانمانە مامۆستایان لە ناو قوتابخانەکانە نمونەیەکی باڵا نیشان بدەین بۆ ئەوی منداڵان چاو لە ئێمە بکەن بەڕێزەوە ئینتەرنێت بەکاربێنن ئینتەرنێت سەلامەتتر بێ و پارێزراوتر بێ بۆ هەموو کەسێک کە بتوانێت بەکاری بێنێ بۆ زانیاری بۆ ئیبداعکردن لە بواری خۆیە ئەگەر لە بواری تەکنەلۆجیا بێ و هەروەها بۆ ئینتەرتەینمنتیش کە بۆ یاریکردن بێت یاخۆت کات بەسەربردن بێ بەڵام بە شێوەیەکی سەلامەتیانە. زۆر باشە دەست خۆش بە کارگەردان سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس بۆ زانیاریەکان.